باشکر بین هاوڕێیان بەرەوەی بزمەنە و خوێندنەوەی ئەو دوو شعرە سەرەتا ئەخێراتتان دەکەم و ئامادەبووتان لێرە بە جوهدێکی زۆر گرنگ بەڕەخێنن هەرچەندە لە ڕووی ژمارەوەش زۆر نین بەڵام ئەوانە لێرەن مرۆڤی ڕاستەقینن مرۆڤی دۆگما و چەقبەست و مرۆڤی لەبار براوی گشتی نین کە بە ڕێگای گشتی دادەڕۆن ئەوەی کە سیاسەتی دنیا تحکمی پێ دەکات سەرمایەداری بە یەک ڕێگادا بەڕێیاندا دەکات هەموویان یەک بیرکردنەوە هەموویان یەک ئاراستەی ژیان ڕێکارەکانی ژیانیان بەسەر بەرنامە و مەنهەجێکدا ڕێژراوە کە سەرانی سەرمایەداری لە جیهان بۆی داڕشتن ئەوانیش لامری ناکەن و بەدەرگان دەکەن بەڵام ئەوانەی لێرەن مرۆڤی ڕاستەقینن ئەم مرۆڤانن کە دەڵێن ئێمە هەین لە دەرەوەی هەر سیستەمێکی مرۆڤ کوژی سیستەمێکی جیهان وێران کرد کە بەسەرماندا سەپێنراوی ئێمەی میلەتی کورد لە 100 ساڵ دێرانەوە نەک کە فاکەکەمان کرا بە دوو پارچەی یەکسان دوو پارچەی دژبێت بەڵکو کەسایەتیشمان کەسایەتیمان وەکو مرۆڤ کرا بە دوونیوە مرۆڤی دژبێت میلەتی کورد کە 40 ملیۆن تاکە زۆرترین دەتەوەی لە ڕووی ژمارە لە جیهان خاچی نییە کە کیانی سیاسی سەربەخۆی نییە ئێمە لە یەک کەسدا لە یەک تاچی کووردا کراوین بە دوو پارچەی دژبێت لۆیە بووین بە تەن و دژەتەن هەر یەکێک لە خۆماندا خۆمان ناو دەبین هەر مەشروعێکی سیاسیمان هەبووبی هەر شۆڕشێکمان هەبووبی هەر مەشروعێکی جغرافی چەکداری سیاسی ئابووریمان هەبووبی ئەنجام گەڕاینەوە بۆ خاڵی سەفەر چکە نیوەکەی ترمان کردش بە خۆمانە بەکارکەوتیەوە هەردوو نیوەکە لە ئاراستەدا دژ بە یەکن و لە ژمارەدا وەکو یەکن یەکتریان تۆهاندوتەوە گەڕاینەوە خاڵی سەفەر ئێستا لە شعری یەکەمدا کە خەون نامەیە باز لە مێژووی کورد دەکەم ئەو دوو حەقیقەتی کورد ئەوڕۆ لەگەڵی هەیە کوردێک کە لەبار براوە کوردێکی نوێش کە لەدایک بووە ڕەحمەکەی لە ئیمرانیە کوردێکی نوێ لە ڕەحمی ئیمرانیەوە لەدایک بووە لە ساڵی 1970ەوە کوردێک لەدایک بووە کە پێچەوانەی ئەو کوردەیە کە بە درێژایی مێژووی کوردەتەوەی هەبووە شعری یەکەم لەسەر ئەو کوردەیە کە هەبووە شعری دووەم لەسەر کوردە نوێیەکەیە خەون نامە شەوێک بە تەوژمی خەیاڵێکی وەری کەوتمە ناو مەرگە خەوێکی بێبن خەوێک کە چەندین خەونی لەناو خۆیدا هەڵگرت بوو خەیاڵێک ڕوحی کردبووم بە کۆترێکی ئەفسوناوی و بەرەو ئاخر چنی ئاسمان باڵی گرت بوو تاگەیشتە تەلبەندەکانی وەحی لەوێ بریندار بوو گەڕایەوە نامەیەک بە قاچەکانی هەڵواسرا بوو لەمە و دوا هەرچی دەڵێن هەرچی دەنووسم لە خۆرانیە لەوێ نووسرا بوو نامەیەک هەڵداپەڕا تێیدا حەق خەونی منی لەناو یەکدا لە ئامێزدا بوو خەونی یەکەم ئیمپراتۆر بووم هەڵیانستاندم خەونی دووەم چەند بیرنشینێکم ئافراد هەڵیانستاندم خەونی سێیەم بووم بە مەلیک هەڵیانستاندم خەونی چوارەم دەوڵەتێکم دامەزراند هەڵیانستاندم خەونی پێنجەم کۆمارێکم ڕاگەیاند هەڵیانستاندم خەونی شەشەم شۆڕشم کرد و ئۆتۆنۆمیم بەیان کرد هەڵیانستاندم لە حوتەمین خەونمدا ڕاپەڕینم کرد و لە 4 پارچە نیو پارچەستان ئەویشم کردە دوو نیوە فەلەکیش دەورانی خۆی بۆ ئێمە پێچەوانە سوڕاست ئیتر نامەوێ بخەوم نەکات ئیسا خەون ببینم حەوت خەون ڕابردوویان نیشاندام دەترسێم لە خەوێکدا داهاتوش ببینم کە لەوێ شەڕێک لە باکوورەوە بۆ باشوور بێ بەرگریەک لە باشوورەوە بۆ باکوور بچێ شەڕێک لە باکوورەوە بۆ ڕۆژئاوا بچێ بەرگریەک لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا بچێ نەکا گوێم لێ بێ هەلهەلەی کچانی باشوور نەکا گوێم لێ بێ هەلهەلەی کچانی باکوور زەوی نەکا گوێم لێ بێ هەلهەلەی کچانی باکوور زەوی هەولێر بلەرزێنێ نەکا گوێم لێ بێ دیسان نەڕەی پیاوانی باشوور خاچی ئامەد بەهەژێنێ ئەوەتە ئەویش دەبینم لە نێوان سەر و خوار و هەر چوار پارچەدا پایتەختێکی سوور دامەزرا کە بەسەر دەریایەک خوێن کەناری گرتووە من چێم من کە لەدایک بوو دایکێکی باکووری و باوکێکی باشووریم هەر لەوێدا منیان پشت و جوو بۆڕیان بۆ هەڵکەم بووە منیان کردووە بە دوو پارچە و هەر یەکەم پارچەی خۆی کردووە لە نێوان دوو بۆڕەکەشمدا تەلبەندێکیان داکتەوە و ناوی سنووریان بە هێڵێکی سوور تێدا شەخ کردووە نانا داهاتوشم ناوێت ئیتر نامێ بخەوە نەکا دیسا خەون ببینم نەکا لە خەودا بەدەستی کوردێک بکوژرێم چونکە من ئەگەر بەدەستی کوردێک کوژران جەستەی نەفرەتم لە ڕۆژی مەحشەر قاچی نابێ بۆ وەستان
ئەگەر بەدەستی کوردێک کوژرام لەوێ بۆ پاکیزەی ڕوح و دەستا بۆ خۆشەویستی و قوربانیدان لە بەردەم تووڕەیی و سزای یەزدان چی بە عیسا مەسیح بڵێ لە بەرامبەر ڕزگارکردنی دوعاکانی وڵاتەکان لە بەردباران چی بە مەریەمی پاکیزە لە بەرامبەر ئامانج و تێکۆشان چی بە شێخ ڕەزای دەرسین و نەهری بڵێ لە بەرامبەر ژیان بۆ نەمردنی ئومەتێک لە برسان چی بە زەردەشتی پێغەمبەر بڵێ لە بری کۆمار لە بری سەربەخۆیی بۆ ئازاری گەرو لە خنکان چی بە قازی بڵێ لە بەرامبەر ئاوارەی و کوژران لە غەریبی و لە شۆڕەسواری و هەڵنەدێران چی بە قاسم بڵێ لە بەرامبەر شەوی نەورۆز و زیندان بۆ گڕی ئاگرەکەی جستەی مەزموو دۆغان چی بە کەمال خەیری بڵێ ئەی لە بڕی ئینفرادی هاوار و ناڵی زیندان شەڕ ئاشتی چەک قەڵەم ئەی لە بەرامبەر مافی ژنان دۆست ڕێباز فکر زیکر ئەی لە بەرامبەر هەموو ئەو شتانەی کە ناگوترێ بە زمان چی بە ئاپۆ نەخێر نامەوێ زیندوی بوومەوە لێم گەڕێن با بمێنەوە لە بنی گەردوون لە بنی هەر شتێک کە پێی دەڵێن جیهان ئیتر نامەوێت خەویش ببینم چونکە من کوردم نەبوویەک لە ژیان و نەبوویەک لە ڕۆژی بەسڵان ئەوە کوردە کلاسیکەکە بوو کە بە درێژایی 1400 ساڵ هەیە کوردێکی نوێ لەدایک بووە ئێمە و ئەوان لە شۆڕشی چەکداری و خەباتی پارتیزانی لە پێداگری لە خۆڕاگری لە وەشاندنی پەیامێکی جیهانی لە گیان فیدایی لە چاو لە ترسی لە هیمەتی تێرکردنی منداڵی برسی بە هەڵبژاردنی مەرگ لە پای پایە و سەڵتەنەت و کورسی ئەوان جیگی بارەیان هەیە شانازی قاڕەی کوبا و نەژادی لاتینیە لە وەدیهێنانی ناپەروەری لە پەیامی ڕوون و ئاشکرا لە شەقکردنی تاریکی لە هەڵکردنی ڕووناهی چرا لە ئارام و هێزدە زیندانی تاکە کەسی بە فیدابوون بە عیسابوون لە مەهیەتی خۆشەویستی بە هەڵبژاردنی مەرگ لە پایە و سەڵتەنەت و کورسی ئەوان ماندێلایان هەیە شانازی قاڕەی ئەفریقیا و نەژادی تووروسیە بۆ یاریکردن لەگەڵ باڵندەکانی جەزیرەیەکی نادیار سلێمان ئاسا بۆ دەستەمۆکردنی گورگ و بەڵ کەمتیات بۆ گۆڕنی نافی دڕندەی جەنگ لە شەڕەوە بۆ ئاشتی لە دوو پێوە بۆ کۆتریستی باڵدار موسا لە خنکاندنی فرعون و ئیبراهیم لە شکاندنی کتەکان مارکس لە ڕاپەڕاندنی کرێکار و جوتیار خەیام لە زانایی و ناڵی لە عیرفان ئەفڵاتون لە کۆمار و سوقراتی شوانیش لە گفتار بۆ مرۆڤایەتی و ژیاندۆستی بۆ یەکبوون بۆ ڕیزبوون بۆ ویژدان بۆ خوداپەرستی بۆ هەڵبژاردنی مەرگ لە پایە و سەڵتەنەت و کورسی ئەوان غاندیان هەیە شانازی قاڕەی ئاسیا و نەژادی هیندیە بەڵام ئێمە زیاتر لەوان بۆ هەموو ئەو پیرۆزیانە بیرمەندێکمان هەیە نەژادی کوردە و شانازی هەر بستێکی زەویە ڕێبەرەکەی کوردان هەڵگری پەیامبەرانی لاتینی و هیندی و ئەفریقیە حەزرەتەکەی زیندان لە گەنجیشی بارا بوو لە ئێستامان دێلایە و لە پیریشدا غاندیە